نامخابن هیچ بریار نەدرا یعنی ئێمە زۆر داخوازیمان کرد یان دەستگایەکی دادگایەکی نێودەوڵەتی یان دادگایەکی پێ دەڵێن دادگای هایبریت ینی هەروی نێودەوڵەتی یان حتاگە دادگایەکی مختص لە عێراق دروست بکرێت کە تاوانەکانی نێودەوڵەتی کە جینۆسایدە تاوان دیژ مرۆڤایەتیە تاوانی جەنگە کەوان هەر سێ تاوان ڕەنگە تاوانان لە قانونی عێراقیدا نەهاتیە یعنی یەک جار ئەو دادگای تایبەتی دادگاکردنی ڕژێمی باعث سەدام و هاوکاریەکان ئەو دادگا ڕاوەسترا بە یاسا و هیچ دادگای دیکە کە معاملە لەگەڵ تاوانی نێودەوڵەتی بکە نینە لە عێراقیان لە عێراق دوو یاسا هەیە معاملە لە دەکە یاسای اعتیادی بلێن ئەوانونە قانونی عقوبات 69 و قانونی دژە تیرۆر یعنی هەردوو یاسای دژە تیرۆر و یا عقوبات هەردووکیان بە تەنیا یاسانە کە لەگەڵ تاوانەکانی ناو عێراق معاملە دەکە ئێمە داخوازیمان ئەو بوو کە پەرلەمان و دەوڵەتی عێراق دادگایەکی مختص بۆ تاوان دەوڵەتی دامەزرینە ئەوە نەکرا لەبەر ئەوەش ئێستا حتا ئەو داعشەکانی کە معاملە لەگەڵ دەکرێت و محاکمە دەکرێت شەکان بەبەست بەو تاوانانە یعنی تاوانیان تیرۆرە یان قانون عقوباتە لەبەر ئەوەش یعنی بە ئاسانی دەردەچنەوانە لە عقوبە مخابن و تا ئێستا یعنی بە درستی هیچ شتێکی وا دیار نییە بەداخەوە دادگایەک دروست بکرێت.